في النار. بەداخەوە سەرمان سوڕماوە لە هەندێک پیاو دوو لە ڕێبەڕێستان لە هەندێک نێر کە بەڕاستی سەیارەکانیان داپۆشن، هەندێک پیاو و هەندێکیشیان نێرن، سەیارەکان داپۆشن لەبەر ئەوەی تەرزە لینێدا، لەبەر ئەوەی کاتێ دەزانن تەرزەیەک دەبارێ ئامادەن سەیارەکانی خۆیان داپۆشن، لەبەر ئەوەی سەیارەکەیان خۆڵاوی و تۆزاوی نەبێت سەیارەکەی خۆیان داپۆشن، لەبەر ئەوەی سەیارەکەیان شوختی بەر نەکەوێ دای ئەپۆشن، لەبەر ئەوەی کە خۆر لێی نەدا و کەچەڵ نەبێ ڕوش نەبێ ئامادەن سەیارەکانی خۆیان داپۆشن. بەڵام لەگەڵەوەدا ئەو ئامادەییان تێدا نییە کە خێزانەکان و کچەکانی خۆیان داپۆشن. تەماشا دەکەی سەیارەکانیان پۆشتەیە لە کاتی ناڕەحەتیە، لە کاتی تەرزە و تەپوتۆسە، بەڵام کاتێک کە هەر بوو سەیارەیە کە دایان پۆشی دێنە دەرەوە خێزانەکانیان قژی ئاوا لێەکەت، قژەڵەتەکێنێ، خێزانەکانیان سافیرەیە، غیرەتی پیاو لەو خێزانەیە دەرەکەوێت کە لە پێش سیارەکە و دایناوە. ئایا چەندێ بە غیرەتە، چەندێ دەسەڵاتی هەیە و چەندێ بێدەسەڵاتە؟ بۆیە بەداخەوە خۆشەویستان، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە باسی نیشانەیەک لە نیشانەکانی ئاخر زەمانمان بۆ دەکات. دەفەرمێت لە ئاخری ئومەتەکەی مندا کۆمەڵە پیاوێک پەیدا دەبن، دێن بۆ مزگەوت، سەیارەکانیان لە بەردەم مزگەوتە ئیزدیحام دروست دەکات، قەرەباڵغی لە بەردەم مزگەوتەکانە دروست دەکەن، بەڵام لەگەڵ ئەوە وەنیساؤهم کاسیات عاریات، لە هەمان کاتا کە لە مزگەوت و جومعە و جەماعەتن خێزانەکانیان سافیرەیە. لە هەمووی ناخۆشتر لە چەند جار لە نوێژی جەماعەتە دەبینیت پیاوێک داهاتوە لە مزگەوتە نوێژی جەماعەتەکە خێزانەکەی ناو سەیارەیە سافیرەیە. ئێستا چەندێک لە ئێوە و لەو خەڵکی کە لە مزگەوتەکانە لە جومعایە گوێ لە خوتبە ئەگرێ، چەندێک لە ماڵەوە خێزانەکانتان کە دێتە دەرەوە سافیرەیە، چەندێکتان خێزانەکانتان بە پانتۆڵ و بەسەری ڕووتەوە دێتە دەرەوە، کوا کاریگەری نوێژ و عیبادەت لەسەر ئێوە. بەداخەوە ئەوەندە گرنگی بە سیارەکەی خۆت ئەدەی دایە پۆشی، ئەی بۆ خێزانەکەی خۆت و کچەکەی خۆت ئەوەندە گرنگی پێ نادەن. بەداخەوە عیبادەت کاریگەری نییە بەسەرمانەوە، شوێنەواری عیبادەت و حەج و عومرە و نوێژ و ڕۆژ و زۆر بەکەمی بە کاریگەری بەسەر ئێمەوە هەیە. خێزانەکانتان با خۆیان داپۆشن، خەمی سیارەکەتە ڕوش نەبێ، خەمی ئەوەشت بێ کچەکەت ڕوش نەبێ، بریندار نەبێ، خەمی سیارەکەتە تەپوتۆز نەیگرێ، خەمی کچەکەشت بێت تەپوتۆزی خۆشەویستی و خیانەت نەیگرێ. ئاگاداری خۆت بە خەمی ئەوش بخۆ، ئەوش لە بێت نەچی. بەداخەوە تەنها مادەیەک، دەرسێک کە لە قوتابخانەکان و زانکۆکانە بە تایبەتی ناخوێنرێ، مادەیەکی تایبەت نییە، مادەی ڕەوشت و ئەخلاق. کتابێک هەیە لە زانکۆکان و لە قوتابخانەکانە ناوی ڕەوشت بێت، تایبەت بە ڕەوشت و ئاکاری جوان بێت؟ بەداخەوە نییە. زۆر بەداخەوە نە لە قوتابخانەکان دەیبینی نە لە زانکۆکان دەیبینی. لەوانەیە ڕەوشت و ئەخلاق ئاکاری جوان کەسێک هەڵی بگرێ جادەکان پاکەکاتەوە، خۆڵی ماڵەکان و زغڵی ماڵەکان دەڕژێنێ. لەوانەیە ڕەوشت و ئەخلاقی جوان و ئاکاری جوان شوانێک هەڵی بگرێ، بەڵام خاوەن شەهادەیەک و پرۆفیسۆرێک و دکتۆرێک تایە ڕاستبی و نەجاحەت نێنێ. کەسێکی نەخوێنەوار ناجح دەبێت لەو ڕەوشت و ئەخلاقە جوانەدا، بەڵام کەسێکی شەهادە بەرز، پرۆفیسۆرە، دکتۆرە، ئەندازیارە یا هەر شەهادەیەکی تری هەیە،
لو ڕەوشت و ئەخلاقەدا نەجاحەت نەهێنێ. ئەگەر ئینسان ڕەوشت و ئەخلاقی نەبوو، ئاکاری جوانی نەبوو، شەهادەکەی هیچ قیمەتێکی نییە، هیچ قیمەتێکی نییە، هیچ نرخێکی نییە. چونکە شەهادە تەنها بۆ وەزیفە و تەعینبوونە، تەنها ئەوەیە کە تۆ تەعینەبی پێی، تۆ ئەبیتە کەسێکی معاشخۆر پێی. بەڵام ڕەوشت و ئەخلاق جوانت ئەکات. کەسانێکی لە دایرەکانە، لە زانکۆ و قوتابخانەکانە مامۆستایەک و کەسێک و مۆزەفێکی بەڕێزە هەموو کەسێک خۆشی دەوێت. کەسانێکی شێ شەهادەیان دەرزە بەڵام کەس حەزی پێیان نییە، چونکە فێری ڕەوشت نەکراوە، لە زانکۆدا فێر نەکراوە، فێریش نەبووە. ئەوەی کە شوانێک دەیزانێ ئەو ڕەوشت و جوانە لای ئەو نییە، ئەوەی نەخوێنەوارێک دەیزانێ لای ئەو نییە، ئەوەی کارگۆزارێک دەیزانێ ئەو نایزانێ و نیەتی. بۆیە بەداخەوە ئەو دەرزە گرنگە لە قوتابخانەکان و زانکۆکاندا ناخوێنرێت کە ڕەوشت و ئاکاری جوانە. بۆیە پێویستە ئاگاداری خۆمان بین، ئاکار و ڕەوشتەکانمان جوان بێ، زۆر گرنگترە لە شەهادەکانمان. بە عیلمی فەلەک دکتۆرا بینی ڕەوشتت نەبێ فرسێک ناهێنی، پیرەمێرد واڵە کە ئینسان دوو لە ڕێبەرێسان ڕەوشتی جوان نەبوو، ئاکاری جوان نەبوو، هەرچەندێ دکتۆراش بێنە و شەهادەی بەرزی هەبێ فرسێک ناهێنێ، دینارێک ناهێنێ، تەواو. بەداخەوە گەر تەماشایەکی ئەم بوونەوەرە بکەیت، یەکێک لە هەسارەکان پێی دەڵێن موشتەری، ئەوەی خوێنەوار بێ دەزانێت. مشتری، ئەم مشتریە چەندێک گەورەیە؟ 1200 کوڕەی زەوی بکە ناو مشتریەوە جێبێتەوە، کە زانایان باسی دەکەن 1200 کوڕەی زەوی بێنە، هەموو زەوی خۆمان کە لەسەری دەژین چەندێکە؟ 1200 زەوی لەناو خۆیان جێ دەکاتەوە، بەس تەنها مشتری 1200 زەوی. لەگەڵەوەدا خۆرمان هەیە، خۆر 1000 مشتری، 1000 هەساری وەکو مشتری لەناو خۆرا جێ بێتەوە. 1000 تەماشای ئەم گەورەیە بکە، گەورەی و دەسەڵاتی خوا کە مەخلوقاتی چۆنی دروست کردووە. وا دەزانی تۆ لە شوێنێکی زۆر گەورە دای، تۆ لە شوێنێکی زۆر بچووک دای. لەگەڵەوەدا خوای پەروەردگار ئەم هەموو بوونەوەرە گەورەی دروست کردووە کە هەزارەها ئەستێرە و هەسارەی گەورە هەیە، کە ئەوەن لە خۆریش گەورەتر هەیە، ئەستێرە هەیە لە خۆر گەورەترە، بەڵام ئێمە لەوانەیە تا پێمان پێی نەگەشتێتی. لەگەڵەوەدا مرۆڤێکی لاوازی زەعیفی کەم عەقڵ لەسەر زەویدا، لەسەر ئەم زەویە بچووکەدا کە 1200 زەوی وەکو ئەم زەویە کە پۆزی تیا لێدا و لوتی تیا بەرزەکات لەناو مشتەریا جێبێتەوە، نەک خۆریش. بەڵام تەماشا دەکەی مرۆڤێکی لاواز بێدەسەڵات بێتوانە دەڵێ شەریعەتی ئەو خالقەی کە ئەم بوونەوەرەی دروست کردووە بە خەڵکی ئێمە نایە، بۆ ئێمە نابێت، بۆیە دەبێت قانونێک دابنین، قانونێکی وەزعی دانراوە ئەمڕۆ، یعنی قانونی خوا بە کەڵک نایە. ئین الحکم إلا لله، حکم خوای گەورە دەفەرمێت تەنها بۆ ئەڵڵایە، بۆ خوای گەورەیە. مرۆڤێکی لاواز ضعیف بێدەسەڵات دەڵێ ئەم شریعەتەی خوا، ئەم قورئان و حەدیث و دینی ئیسلامە بە کەڵک ئێمە نایە، بۆ ئەم هەسارە بچووکەی ئێمە نابێت. قوتل الإنسان ما أكفره، خوای گەورە دەفەرمێ ئەی بە کوشت بچی مرۆڤ، لەناو بچی ئەی مرۆڤ بۆ ئەوەندە سەڵە و بێوەفای. ئاخە تۆ چیت لە چاوبوونەوەردا حتا ئەوەندە لە خۆت بایی؟ ئاخر تۆ چیت لە چاو دەسەڵاتی خوادا حتا بڵێ ڕەخنە لە خوا بگری، بڵێ حکمی خوا بە کەڵکی ئێمە نایە، ئەم شەریعەتەی خوا بە کەڵک زەوی نایە، زوڵمی تایە، نەعەدالەتی تایە. نەخێر دەڵێن ڕاستت نەکرد، ئەو قانونەی کە مرۆڤ دایناوە پڕە لە زوڵم و نەعەدالەتی، ئەوەی خوا دایناوە هەمووی عەدالەتی و ڕازگۆیی و حەق و ڕاستی. بەداخەوە مرۆڤ بە شێوەیەکی ئاوا لە خۆی بایی بێ ڕەخنە لە دینی خوا بگرێ. داواکەم لە خوای گەورە میهرەبان یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی، خوایان ئاخرمان بەخێر بکێڕێ.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. راستيكي بأهزار هي خواناسان كخوای گەورە لە قورئانی پیرۆزە باسییانی کردووە دەفەرمێ الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ئەوان بە پێوە زیکر و یادی خوا دەکەن، بە دانیشتنەوە زیکر و یادی خوا دەکەن، بە پاڵکەوتن و ڕاکشانەوە زیکر و یادی خوا دەکەن. ئەمە صیفەتی ئەهلی بەهشت، صیفەتی ئیماندارانە. بەڵام ئێمە بە پێچەوانەی ئەوانەوە بە پێوە مۆبایلمان پێیە، بە دانیشتنەوە مۆبایلمان پێیە، بە ڕاکشان و پاڵکەوتنەوە مۆبایلمان پێیە. ئەوە جیاوازی نێوان ئێمە و خواناسانە. بەڵام خۆ مۆبایلیش دەتوانی بۆ چاکە بەکاری بهێنین. بەڵام ئێمە شتێ چۆتە مێشکمانەوە لە باباپیر و بۆمان ماوەتەوە، ئەوانش لە بێدینەکان و بۆیان ماوەتەوە ئەڵێ گوێ لە قورئان مەگرە تێکەچی. تێکەچی يعني قرآن مروف شيتك يا مروف عقلك لعلكم تعقلون بوي تيبقن خواهي قرأوا قرآن في الوزن تافزان دو إيما بپیشوانی خواناسانه ولا جاكي أوي بردوام ذكري خوابكين خوامان لبيد بيه بردوام موبايلكان من لبيده هر حال دسين يشتا دمو چاومان نشوردوا پلا ماري موبايلكات زورك ما ويوانية وحقيقة راستيك. إمام خالد كري وليد رضا ورحمة إخوائي لبه كبيرا سيف الله شمشير إخوة رضا ورحمة إخوائي لبه قرآني بيروزي هلا قرد آواء أي قرب دسي ودسي قرب كريا دي فرمو شغلنا عنك الجهاد بوي جهاد وشن عزريكي جوانا شن عزريكي جوانا أي قرآني بيروز نمتواني ببي بيويستو بخوانم چونکە جهاد مشغولی کردم. خالد کوری ولید رضای خوای لبی او پیاوە بوو 700 ساڵ ئیمپراتۆریەتی فارس و ڕۆم شەڕیان کرد، کەسیان لە کەسیانی نەبردەوە بە چەند جەنگێکی کەم هەردووکانی ڕووخان، هەردوو ئیمپراتۆریەتی لە ناو برد. ئەو پیاوە بە ڕێزە گەورەیە چیمان کردو بۆ ئیسلامێمە. لەگەڵەوەدا دەفەرمێ مشغولی کردومە جیهادکردن لە پێناو خوادا لەوەی کە بە پێی پێویستۆم نەخوێناوەتەوە. ئەی ئێمە چی مەشغوڵمانی کردووە؟ شەغەلەنا عنکە الجیهاز. ئەو جیهاد بووی ئێمە جیهازە، جیهازەکە مۆبایلەکەمانە. بۆیە ئەوە جیاوازی نێوان خواناسان و ئێمە. بە پێوە بە دانیشتنەوە بە پاڵکەوتن و ڕاکشانەوە زیکری خوا بکەین و قورئان بخوێنین، گوێ لە قورئان بگرین. لە ڕۆژی قیامەتە ئینسان لەسەر قومی ئاوی سارد محاسبە بکرێ. سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نان و ئاویان نەخوارد، خورمایان نەخوارد، نان و خوێیان نەخوارد. خوای گەورە دەفەرمێ ثم لتسألن يومئذ عن النعيم. لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەو نازل نعمەتانە محاسبە دەکرێن، لەسەر حەسیرە خەوتن، لەسەر خۆڵە خەوتن. ئەبێ ئێمە چی محاسبەی بکرێن لە قیامەتە؟ وا دەزانی ئەم مۆبایلە لە ڕۆژی قیامەتە نابێتە بەڵایەک بۆ زۆرێکمان. جیاوازی نێوان خواناسان و ئێمەی ئیمان زەعیف ئەوەیە. بە پێوە بە دانیشتنەوە بە پاڵکەوتنەوە خوامان لەبیر چۆتەوە بە پێچەوانی ئەوانەوە. زۆر سەیرە ئێمە بە پێچەوانەی خواناسانەوە بە پێوە بە دانیشتنەوە بە پاڵکەوتن و ڕاکشانەوە سەرپێچی فەرمانی خواکەین، گوناحەکەین، تاوانەکەین. بەڵام لەگەڵ ئەوەدا زۆربەی کاتەکانمان بەسەر ئەبین بە شتی بێمەعناوە، بەڵام نایشتوانین یەک سەعاتێ لەبەر تیشکی خۆرا بۆست. توانای ئەومانی تیشکی خۆر سەعاتێک لێمان بدات، بێزارە بین، بێتاقەتە بین. ئەی باشە چۆن تەحەموڵ دەکەین لە ژێر گەرمایی خۆری ڕۆژی قیامەتە؟ چۆن تەحەموڵ دەکەین لە ناو ئاگرێکە پەنا بەخوا سەر و ژێرمان هەر ئاگر بێ نەک خۆر بێ؟ کەواتە ئێمە بە پێوە بە دانیشتن و بە پاڵکەوتنەوە گوناه و تاوان دەکەین، خوامان لەبیر چووە. بۆیە تەماشا دەکەین ژیانمان ناخۆشە. ئەوەی دەوڵەمەندە هاوارێتی، ئەوەی فەقیرە هاوارێتی، ئەوەی حاڵی باشە هاوارێتی، ئەوەی حاڵی خراپە هاوارێتی.
خوا خەڵکی دڵخۆشە چونکە خەڵکی خوای لەبیر چووە. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە خوا لەبیر دەکەن خوا لەبیریان دەکا واتە وازیان لێ دەهێنێ. نەسوا الله فەنەسیەهم، منافقەکان خۆیان لەبیر چووە، خۆیش ئەوانی لەبیر کردووە واتە وازی لیان هێناوە. هەر کەسێکیش خوا وازی لێ بهێنێ ژیانی وەکو دۆزەخە بێ. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو فلا تکلنی إلى نفسی طرفة عین، خوایە نفسی خۆم یەک چاودورگان نەدەی بەدەست خۆمەوە، یەک چاودورگاندن یەک چرکە خوایە نفسی خۆم نەدەی بەدەست خۆمەوە. ئینسان کە خوا پشتی تێکرد واتە وازی لێ هێنا تەواو زۆر خەتەرە، ئاگاداری خۆت بە. نار ئاگری جەهەنم زۆر زۆر گەرمترە لە خۆر. ئێمە تەحەمولی خۆرێک ناکەین سەعاتی لەبەر ئەو خۆرە گەرمە بین بە گەرمای نیوەڕۆ. قل نار جەهەنەم ئەشەد حەڕا، ئاگری دۆزەخ خوای گەورە دەفەرمێ زۆر گەرمترە. بۆی ئیمامی عومەری کوڕی خەطاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وەکو ئێمە نەبوو، خوا لێ ڕازی بوو، بەهەشتی بوو، مزگێنی بەهەشتی پێدرا، مزگێنی ڕەزامەندی خوای پێدرا. هەندێک جار ئاگری ئەکردەوە، ئاگر دەستی لە ئاگرەکە نزیکە کردەوە، دەیفەرمووی یە ابن الخەطاب ئەلەکە عەلە هذا صەبر، ئەی عومەری کوڕی خەطاب لەسەر ئەم ئاگرە سەبر ئەگریە تا لەسەر ئاگری ڕۆژی قیامەت سەبر بگری، بۆیە لە خوا بترسە و تەقوای خوا بکە. ڕۆژێکیش تۆ دەست و ئاور بە لای ئاگرەکە بڵێ ئەی بە خۆت بڵێ ئایا من لەسەر ئەمە سەبر دەگرم، ئارام دەگرم، حتا لەسەر ئاگری دۆزەخ سەبر بگرم و ئارام بگرم. ڕۆژێ بە خۆمان داچینەوە خەریکی گوناه و تاوانی گوێمان پێ نییە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە ئەگریا، ئێمەش بڕۆستی شایەکانمان کرد، حەفلەکان و ئاهەنگەکان و ژمارە بڕینەکانمان بکە، بڕۆستی تەخەڕوجی زانکۆکانمان بکە، بزانە ئەو خۆشەویستی خوای صلی الله علیه وسلم بۆ ئەم ئومەتە ئەگریا، ئەم ئومەتە چەندێ بێوەفایە. کوا ئەم هەموو کەسە پارەی خەسار کردووە، حەج و عومرەی کردووە، تەماشاکەی دەوێت کچەکەی سافیرێ و ژنەکەی سافیرێ، کچەکەی بە سافیرەی شووەکە، لەچکی بەسەرەوە نییە، سنگی بەدەرەوەیە، قۆڵی بەدەرەوەیە. کوا کاریگەریم دینە بەسەر ئێمە، کوا کاریگەری نوێژەکانمان کە هاتوین بۆ مزگەوت و جومعە و جەماعەت، کوا کاریگەری حەج و نوێژ و ڕۆژەکانمان، کوا کاریگەری دینی خوا بەسەرمانەوە، کوا کاریگەری ترسی خوا لە دڵمانایە. با بە خۆمان داچینەوە، ژنەکانمان با بە شەرەف و بە حەیاوە شوکەن، کچەکانمان کە ژنی من و تۆیە کە هێناومانە ساوا ئەبێ خاوەنی غیرەت بێ، خاوەنی تەقوا بێ، ترسی خوا لە دڵیا بێ. خوشکە بە ڕێزەکەش بە هەمان شێوە مەڵێ هەر ئەمڕۆیە چەند بوو کوزاوە لە یەکەم ڕۆژی هاوسەرگیریانە تیا چوو، ئافرەتەیە لە فەیسبووک شابینی وتانە فەقیرە دەشن مارێ بڕن ڕەقسەکە ئەدا لە عەرزۆ مرێت بەسەری ڕووتەوە بە ڕەقسەوە مرێت. بۆ مردن زمانی هەیە بۆ ئێمە نەخێ دیاری نەکراوە، بۆیە لە خوا بترسن، تەحەمولی خۆری گەرم ناکەن چۆن تەحەمولی جەهەنەم دەکرد. بەداخەوە کەسانێک دەبین ناو خۆماندا ئەمە زۆرە، نوێژەکانی یا نایکە یا بە جوانی نایکە، نوێژەکە و دوان ناکە، خوشکێکی بەڕێزە سافیرەیە پانتۆڵ لە پێیە، لە هەموو بۆنەکانە لە چک فڕێدە، لە پێشی سیارەوە لە چک فڕێدە، قورئانی پیرۆز ناخوێنین بە پێی پێویست. لە ڕەمەزانەوە چەند مانگ تێپەڕی، چەندێکتان خەتمە قورئانتان کردووە، دەی بەس بیرێ لە خۆتان بکەن وانە کە قورئان دەزانن. ئەمڕۆ چەند جار زیکری خواتان کردو، قورئان ناخوێنین، ژنەکان و کچەکانمان سافیرن، نوێژەکانمان بە جوانی ناکەین، ذکری خوا بە زمانمان زۆر بەکەمی دەکەین، یا هەر نایکەین یا بەکەمی دەیکەین. ئالوودەی گۆرانی و مۆسیقا بووینە، ئالوودەی غەیبەت و بوختیان و دووزمانی و قسەهێنان و قسەبردن بووینە، ئالوودەی جوێندان بووینە بەمەکە و بەوەک. هەموو تاوانەکان بژمێرە، ڕۆژانە ئەنجامی ئەدەین، بەڵام لەگەڵ ڕۆژە کاتێک کە هەست دەکەین دڵمان تەنگە، دڵمان تون بووە، یەکسەوە ئەتخۆ مامۆسایەکەم دۆزم تا قورئان بەسەراکەن و ڕوقی شەرعی بۆ بکە. تۆ پێویستت بە ڕوقی شەرعی نییە، تۆ پێویستت بە تۆبەیە، چونکە مەرج نییە هەموو دڵتەنگیەک
سحرەوە بێ تۆ پێویستت بەوەیە تۆبە بکەی نەک ڕۆکە شەرعی بۆ بکەی جارە تۆبە بکە نوێژەکانە بە جوانی بکە گوێ لە قورئان بگرە قورئان بخوێنە زیکری خوا بکە واز لە غەیبەت و دووزمانی و بوختیان بێنە واز لە جوێندان بێنە واز لە گوێگرتنی گۆرانی مۆسیقا بێنە ئەو کاتە بزانە تۆبەت پێویستە یا ڕۆکەی شەرعی پێویستە بزانە کامیان ئیسفادەی لێ یەکەی یەکسەر ڕاکە ڕۆکەی شەرعی وا گوێ بکەی تۆ جارێ بە خۆتان بچۆرەوە پێویستت بە ڕۆکیە و قورئان خوێندن نییە بەسەر تا بخوێنرێ پێویستت بەوەی بگەڕێیتەوە بۆ لای خوا واز لە گوناه و لە تاوان بێنی ئەو حەلەکەی تۆیە چونکە خوای گەورە دەفەرمی هەر کەسێ پشت لە من بکە فإن له معيشة ضنكا لە دنیادا ژیانی زۆر ناخۆشەکەم تەنگی ئەەکەم تەنگ دڵی تەنگ ئەەکەم توونەکەم ژیانی ناخۆش و ناڕەحەت و تەنگ ئەەکەم ئەمە وعدی خوایە ئەمە پەیوەندی بە سیحرەوە نیە مەرج نییە هەر کات ئێمە دڵمان تەنگ بوو یەکسەر ڕاگەین وە سیحرمان لێ کراوە دای بەڕێزم جارێ تۆ بە خۆتا بچۆر بزانە ڕۆژانە خەریکی چیت ئەمڕۆ چەندێک بۆ خوا ژیایی چەندێکیش بۆ دنیا و شەیتان ژیایی بە خۆتا بچۆرەوە بەڵام ئاگاداری خۆمامی لە کۆتاییدا دەڵێم مردن گەورەترین مصیبەت نییە لەم دنیادا چونکە مردن سنەتی حەیات هەمومان دەمرین هەمومان مردن یەخەمان دەگرێت چونکە خوای گەورە دەفەرمێ لە هەر شوێنێک بن مردن پێتان نەگات ئەوە هیچ مەجالێکی تیا نییە ئەمە مصیبەتێکی گەورە نییە چونکە هەمومان توشمانە بێ مصیبەتی گەورە ئەوەیە ئینسان زیندوو بێ ترسی خوا لە دڵیان مردە بێت من زیندووم ترسی خوا لە دڵما نییە تۆ زیندووی ترسی خوا لە دڵتان نییە کچەکان و ژنەکانمان ترسی خوا لە دڵیانە نییە ئەوە مصیبەتی گەورەیە کە ئینسان زیندوو بێ و ترسی خوا لە دڵیان مردە بێت ئینسان زیندوو بێ و خۆشەویستی خوا لە دڵیان نەبێت ئەوە گەورەترین مصیبەتی ئەم دنیایە بۆیە دەڵێن بە خۆماندا بچینەوە واللهی ڕۆژێک دێت ئەم دنیایە بەجێ دەهێڵین بەبێ ئەوەی مەوعیدمان بۆ دابنرێت واللهی پرسمان پێ ناکرێت بەڵام وەلیمەن خافە مەقامە ڕەبیهی جەنەتان ئەوەی لە خوا بترسێ خوای گەورە دەفەرمێ دوو بەهەشتی بۆ هەیە ترسی خوات هەبێ مردن خۆشترین نیعمەتە بۆ ئینسانی مادە خۆشی و شادی و دڵخۆشی و بەختەوەری لە دوای مردن دەست پێکا بۆ ئینسانی ئیماندار بەدبەختی و ناخۆشی و ئازار و عەزابیش دەست پێ ئەکا بۆ ئینسانێک کە خوای نەناسیبێ لەم دنیادا لە دوای مردنی دەست پێ ئەکات ژیانی دنیا هیچ نییە قیامەت گرنگە بۆیە لە کۆتاییدا دەڵێن با بە خۆماندا بچینەوە ئاگامان لە خۆمان بێ خوامان لەبیر نەچێ بۆ خوای ئێمە لەبیر نەکات وازمان لێ نەهێنێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعة يا ربي خوايا شفاء نخوشكان من بدي متايبتي أواني داوي دعاء خيريان كدو يا ربي خوايا شرم وحياة بو أم ولاتو بو أمكم وقايا بدرين بوكو جاران يا رب العالمين خوايا أو شرم وحياة ببابا بيرو ننكي إيمتا دايكي إيمتا بخشي خواهی بإيمتان بخشي خواهی دوباره بمان بخشيته يا رب العالمين خواهی هيمني وآرامي ولاتمان بپادێزی آخر من بخير بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی يا ربي خواهی کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين